ئەمانە هیچی خۆماڵی نین تامیان خۆش نییە با بڕێن بۆ بنەسراوە خواردنگەی کۆشکی ئاری زۆر خاوەن دیارە دایمە مۆشتەری هەیە پیاوانی پەرستگای ئامۆن دێن لە بنەسلاوە نان دەخۆن ئەمە ئەو ڕیکلامەیە کە کاری وەستا ئەحمەدی سەدا 50 زیاد کردووە و توانیوێتی لە ڕێگەی ئەیەوە کە وەستا ئەحمەد شێفێکە توانیوت لە ڕێگەی ئەوە کارەکەی بەرەو پێش ببات و ڕکلامەکانی لە ڕێگەی ئەوە بکاتووە بینەری ینی زۆر بێ و ڤیددیوکانی بگاتە ملیۆن با لە خۆی بپرسم زان بیرۆکەکەی چۆن بات وەستا سلااو لە خۆش سەرەتا بە خیاتنی کاڵەکەتانەکەم دەست خۆشتانەکەم وڵایمە بیرۆکە ڕاستی ئەی خەڵک بۆ کاری نەشیا بەکاری دێنە بۆ قسەی ناشین بەکاری دێنێمە ویسمان سوودی لێوەگرین نەخوا بەزای سوودی باشمان لێوەرگرت و خەڵکی سلێمانی خەڵکی کەرکوو خەڵکی ئەولێر زۆری تەقلید ئێمەیان کردە و ڤیددیوکەیان وا لێ کرد یعنی لە ئای ئەو شتە نەمینە کە زۆری نەشیا بەکاری بێنی وەستا ئەحمەد وزەم ئەو ڤیددیوی کە دەڵێ پیاوانی پەرستگای ئامون دێن لێرە نان دەخۆن ئەزا ئەوون حوتەی بژتی جەماعەتی بنەسڵاومی داواتن بۆ میسر بەزێشە نهاتوە لە خزمەتانە بەتەمای هەرپەرەی پێ بدەین پێ ئینشەڵا بەتەماین شتی جیاوازتریش بین ناویەوە ئینشەڵا بە پشتیوانی خۆی گەورە فرۆش تا چەند زیادی کردووە لە خۆی بەزار خۆمان فرۆشمان باش و الحەمدولیلا لێرە لە پاکوخایانی و گۆشتی خۆمانە و قیمەی خۆمانە جێ خۆمان کردو ناو خەڵکی بنەسڵاوەیە لە خۆی بەزای بەسای و ڤیددیۆشەوە بازارەکە فەرقی کردووە الحەمدولیلا ئەوانەی کە دێن بەسای ئەو ڤیددیۆ دێن یاخود پێشترش هەر هاتووە وەڵا ئەوانەی دێن زۆری جەماعەتی کاینەکان ئێستا دێنە خوا بەزادی وەڵا پێشەژیش هەر دەهاتن ئایسا مەزبوعی نوێش زیادی کردو لە خوا بەزای بەسای ڤیددیۆکەوە یان دێن لێرە بەسیار دەڕۆن دەڵێن جەماعەتی کاین نیە مەسڵاو ڕێ زمان بەتانەیە ئەوەی بەناوی کاهینەکان بێ داشکانی بۆ دەکەین بۆ جەماعەتی کاینەکان بە سێ دەبن دەفرۆشین بەس بۆ خەڵکی بنەسڵاو بە دوو دبنە ئەو دبنانە هەر ئەم ئەو پارەیە لە دراماکە باز دەکرێت ئەو هەر شتێ بوو ویسمان لەگەڵەوەی خۆمان ڕەبتیکەین بۆی شتێکی جوان دەرچێ دبنەکەش ئەوە ئەین بۆ ڤیددیۆکە ویسمان ڤیددیۆکە خۆشتر بێ ئێستا لە فەی جەرگ بە چەندە و سینگ بە چەندە ئێستا جەرگمان بە 1500 تاکات دبنیوێ سینکەش 1000 نارە یەک دبنە لە خزمەتانە گەڕایەوە هەمان ئەو دراوەی کە لە میسری کۆم بەکار گەڕاینەوە میسرە کۆنەکان باس لەوەی کردوتە جەماعەتی بنەسڵاو هەموو داوەتن ئانەقماوو وای کردوتی کاکە هەمووتان جەماعەتی بنەسڵاو بە سای شێف ئەحمەدەوە هەمووتان داواتن بۆ میسر بازێشتا جوابمان نەداوەتەوە بۆی داواتەکە بەڕێوە ببین چۆن بۆ ئەو بیرۆکەیەت بۆ هات ینی بۆ ئامن عوتێ بوو بۆ فیرعەونەکان بە قورعان ڕاستەکەی ئێمە خەریکی کاسبین من لە تیکتۆک ئەم بینی هەموو جارێ ئایەکان هەمووی بۆ قسەی نەشیا و شتی ناشرین بەکارهات مش بیرۆکەی ئەوم بۆ هاتوتم بۆ شتێکی وە هەم بۆ ڕێکلامی شەکەی خۆمان باشترە و هەم خەڵکیش دەخوا بەزای خەڵکی زۆر بینی و تەقلید زۆریش کراینەوە داوای چی لەو کەسان دەکەی کە لە بەردەستیانە یان چۆن بەکاربێنن وڵای داوایان دەکەم بۆ شتی باش بەکاربێن بۆی خۆیان ئیسفادە بکەن و هەم خەڵکی تریش ئیسفادە بکە لێیان بە قوربانە خزمەتانم زۆر بەڕێزن ئێوەش داواتەکەم بۆ میسر ئینشەڵڵا لە خزمەتانە